لدوای بینینی ئەم ڤیدیۆیە ئیتر بێ بڕیاری ئەوە بێ کە کام جۆری ژیری دەستکرد بەکاربێنین. ئێمە ئەمڕۆ تاقیکردنەوەیەک لەسەر 5 جۆری جیاوازی ژیری دەستکرد دەکەین. تاقیکردنەوەکەشمان دوو بەشە. بەشێکیان ئەوەیە کە ئاەتێک لە یەکێک لە سوورەتەکانی قورئانی پیرۆز ئەین بەم ژیری دەستکردانە بۆ ئەوەی بۆمان بدۆزێتەوە کە بزانین لە چه سوورەتێکایە. بەشی دووەمی تاقیکردنەوەکەمان ئەوەیە کە وشەیەک لە یەکێک لە ئاەتەکان لە سوورەتەکانی قورئانی پیرۆز هەڵەگرین، لە ژیری دەستکردەکانە پرسین کە ئاخۆ ئەم وشەیە چەند جار هاتووە لە قورئانی پیرۆزە و چەند جار دووبارە بۆتەوە. ئەمە بێجگەلەوەی کە کۆمەڵە تایبەتمەندیتریان ژیری دەستکرد هەیە بۆ ڕاڤاکە، هەیە کۆمەڵە ڕوونکردنەوەی تر دەهاتێ. لەبەرەوە زۆر گرنگە کە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە ژیری دەستکرد بەکاربێنین تا ئەو ئاستەی کە پێویستمان پێیەتی بتوانین سوودی لێوەربگرین. چونکە زانیاریەکانی نەو ژیری دەستکردیش خۆیان بە تێبینی پێمان ئەڵێن کە زانیاریەکان بۆ ئەوەی دڵنیا بیتەوە تکا لە سەرچاوی تر بەکاربێنەوە پشتڕاستی بکەرەوە. لەبەرەوە ئێمە ئەمڕۆ ئەم تاقیکردنەوە ئەکەین بزانین کام جۆری ژیری دەستکرد باشترین یانە. با دەست پێ بکەین. بەڵێ بەڕێزان، ئەمڕۆ ئێمە ئەم تاقیکردنەوەی کە یەکەین لەسەر ئەم 5 جۆرە ژیری دەستکردەیەکە، یان کە کلااوتە کە شەریکەیەکی سینیە، دووەمیان چات جیپیتیە بەم جۆرە، سێمیان دیپسیکە، چوارەمیان مێتا ئەی ئایە، ئەمە مێتا ئەی ئایە، پێنجەمیان گرۆکە کە هی کۆمپانیای ئێکسی ئیلۆن ماسکە. ئەمە وێبسایتێکە کە قورئانی پیرۆزی تێدایە، سوورەتەکان و بەم جۆرە. ئێمە سوورەتێک هەڵەبژێرین، بە نمونە سوورەتیدا کە سوورەتی یونسە. لێرە پرسیارێک لە ژیری دەستکردەکانەکەین کە ئاخۆ با بزانین بە نمونە ئەم ئاەتی ژمارەیەک لە سوورەتی یونس بزانین لە ژیری دەستکردەکە بۆمان دۆزێتەوە کە لە چه سوورەتێکایە. یەکەم جار لە گرۆکەوە دەست پێکەن کە کۆمپانیای ئێکسە، کۆمپانیای ئێکس. گرۆک ئەوەی باشە کە پاڵپشتی لە زمانی کوردیەکەوە، دە تۆ توانی پرسیارەکە بە زمانی کوردی لێ بکەیت. لەبەرەوە ئێمە بەم جۆرە ئاەتەکەی ئینە ئەڵێین ئەم ئاەتە لە چی سوورەتێکی قورئانی پیرۆزدایە. با بزانین نەتیجەکەمان چیە بێەوە کەی بینن. ئەمە پرسیارێکی خۆمانە بە جۆرێک پێمانەڵێتەوە. ئەڵێم ئاەتە ئەم سوورەتە بە سوورەتی یونس ناسراوە. لە یەکەم جار ئاڵێ ئاەتەکە ئاەتی یەکەمی سوورەتی یونسە، هەنی ڕێک وەڵامەکەی دەقیقە. ئەمە قورئانەکەمان لە بەردەستایە، بە نمونە ئەمە قورئانەکەیە، وەڵامەکەشی بەم جۆرەیە کاڵێ ئەم ئاەتە ئەم ژمارەیەکی سوورەتی یونسە. لێرەش ڕوونکردنەوەیەکییاوە. ئەمە یەکێکە لە ژیری دەستکردەکان کە ئەنجامەکەی زۆر باشە. کەواتە چین بۆ مێتا ئەی ئای. بەڕێزان، مێتا ئەی ئای پشتگیری لە زمانی کوردی ناکە لەم ساتەدا. ئەبێ پرسیارەکە بە عەرەبی یان بە ئینگلیزی یان بە یەکێک لە زمانەکانی تر لێ بکەین. کەواتە ئەمە بە ئینگلیزی لێ بکەین. ئەمە ئاەتەکان نووسین بە ئینگلیزی، ئەڵێن ئەمە چه سوورەتێکە. با بزانین لێرە تەواو ئەمەش ئەبێت تۆزە بە دەقیقی پرسیارەکەی لێ بکەین. هەرچەندە وەڵامەکەش یاینەوە، بەڵام ئەڵێ لە زمانەکە تێناگەین، بەڵام خۆی پێشتر وەڵام یاینەوە کە لە سوورەتی یونسایە، بۆیە وەڵامەکەی لا بردەڵێ من لەم زمانە تێناگەمە، بەس ئەم فۆنتە عەرەبییە. بەهەرحاڵ کەواتە مێتا ئەی ئای بۆ هەندێک لەم جۆرە کارانە سەرکەوتوو نابێ. ئەمە ژیری دەستکردی دووەمە. ئەچین بۆ ژیری دەستکردی سێم کە ناوی دیپسیکە. ئەمەی لەم ماوەی پێشوو هەرای نابووەوە کە پێش چات جیپیتی کەوت لە ژمارەی داونلۆدەکانە وەکو ئەپلیکیشن. کەواتە ئەمە ئاەتەکە هێنین لێرەدایانین. دیپسیکیش پشتگیری لە زمانی کوردی سۆرانیە کە ئەتوانین پرسیارەکە بە زمانی کوردی لێ بکەین. ئەم داتایی کە ئەمان ناتێ داتای ڕاهێنراوی خۆیەتی ژیری دەستکرد. ئەتوانین لەم دوو دوگمانەش ئیش پێ بکەین، دیپسینک و سێرچ، کە زانیاری تازە و معلوماتی تازەی ناو ئەنتەرنێتمان هەیەتێ. ئەمەش بیرکردنەوەی زیاتر قوڵەکاتەوە. وەکو وەڵامەکەی میشتەواوە. ئەمانە ئاەتی سوورەتی یونسە لە قورئانی پیرۆز، ئاەتەکەشی بەم جۆرەیە و ڕابەشی کردووە، ماناکەی یەکنێتێ لەگەڵ کورتێک لە سوورەتەکە کاڵە سوورەتی نوێژێکی لە سوورەتەکانی قورئان لە مەکەدا بەزیوە. ئەمە ژیری دەستکردی سێم بوو. ئەچین بۆ ژیری دەستکردی چوارەم کە چات جیپیتی، ئەوەی مایکرۆسۆفت کە یەکەم جار ئەو ژیری دەستکردی بەرهەمهێنا بەو جۆرەی کە هەیە و بڵاو بۆتەوە. با بزانین نەتیجەکەی چیە بێت.
ئەم یەکسەر جواب بیاینەوە ئەمە لە ئاەتی یەکی سوورەتی یونسە کە سوورەتی ژمارە دێ لە قورئانی پیرۆزە ئەمە ئاەتەکەیەتی و ئەمەش ڕابەکەیەتی بە زمانی ئینگلیزی پێیان کەواتە وەڵامی چات جی پی تیش تەواو بوو ئەچین بۆ پێنجەم دانە و کۆتایی کە تێستەکەی لەسەرەکەین چات جی پی تی کلاودە کە لە ئێستا یەکێکە لە باشترینەکان بەکارهێنانی سنووردارە واتە من ڕۆژانە ناتوانم چەند پرسیارێکی کەم لەم ژیری دەستکرد بکەم ئەگەر بمێ بەردەوام لەگەڵیە بێ یەکێک لە پلانەکان هەڵبژێرم و سەبسکرایب بکەم و لە بەرامبەریە پارێ و بڕە پارێ بۆ بەرحاڵ بۆ ئیشەکەی ئەمڕۆمان ئەمیش تێستەکە ئەمیش پشتگیری لە زمانی کوردیەکە وەکەی بینن یەکسەر وەڵامی یاینەوە بەڵام وەڵامانەوەکەی بە عەرەبیە ئەو وەڵامەکەشی ڕاستە و دەقیقە کە لە سوورەتی یونسایە و ئاەتی ڕەقەمدا ئێستا تاقیکردنەوەی دووەمەکەین کە یەک گوشە لە یەکێک لە ئاەتەکان یان سوورەتەکانی قورئانی پیرۆز لەم پێنج ژیری دەستکردا پرسین با بزانین هەر یەکەیان چۆن جوابمانایەتەوە بەنمونە ئەم جارە بە سوورەتی ئیبراهیم بێ لە سوورەتی ئیبراهیم یەکەم وشە هەڵەبژێرم کە ئەلف لام ڕائە ئەمە کۆپیەکەین لە گرۆکەوە دەست پێەکەین با بزانین وەڵامەکەی چییە بێ یەک وشەمان هەڵبژاردووە هەنێ ڕوونکردنەوەی یەک نەتەیە کە وەگە بینن هەموو ئەو سوورەتانی هەڵبژاردووە کە ئەلف لام میم ڕائی تایە ڕوونکردنەوەیەکی بەم جۆرە ئەڵێ لەم سوورەتانە شایە سوورەتی یونس کە سوورەتی ژمارە دەیە لە قورئانی پیرۆز سوورەتی هود سوورەتی یوسف سوورەتی ئیبراهیم سوورەتی حەجر و کەمێک ڕوونکردنەوەشیەوە کەواتە بە ماوەیەکی زۆر کەم گرۆک پێویستین کە ئەم وشەیە لەم سوورەتانی قورئانی پیرۆزە هەیە کەواتە با بچین بۆ مێتا ئەی ئای کە هی کۆمپانیای مێتای فەیسبووکە با بزانین مێتا ئەی ئای چیمان پێڵێ مێتا ئەی ئای وەڵامیان بێتەوە کاڵێ ئەلف لام ڕا لە سوورەتی ڕعدایە بەڵام یعنی هیچ سوورەتەکانی تری بۆ نهێناوین کە با بزانین لە چەند سوورەتی قورئانە هەیە وەک گرۆکەکە کە یەکسەر بۆی ڕێزکردی بێگومان کەواتە مێتا ئەی ئای پێویستی بەوەیە کە معلوماتی زیاتر و دەقیقتری بیتێ واتە پرسیارەکەی زیاتر بۆ ڕوون بکەیتەوە تا ئەویش وەڵامێکی ورترت باتێ ئەمە وەڵامی مێتا ئەی ئای بووە چین بۆ دیپسی کە وتمان پشتگیری لە کوردیەکە کەواتە پرسیارێکی بە کوردی لێەکەی ئەمە ژیری دەستکردی سێمیانە پرسیارەکەمان لێ کردووە با بزانین لە وەڵامەکەی چۆن ئەبێت ئەم وشەیە لە سوورەتی یونسی قورئان سوورەتی یونسایە لە کاتێکە ئێمە لە سوورەتی ئیبراهیم ئەو وشەیەمان کۆپی کردووە ئەڵێ لە سوورەتی یونسی قورئان کە دەکرێتە ئاەت یەکەوە ئەلف لام ڕا یەکێکە لە خوڕەتی یعنی ڕێک یەک سوورەتی بۆ هێناوی با پرسیارەکەی دەکەین بڵێین چەند جار لە قورئانی پیرۆزدا هاتووە با بزانین ئەگەر ئەو پرسیارەی لێ بکەین وەڵامەکەی دەقیقتر ئەبێت پێمان هەڵە لە چه سوورەتێکە لە چەند سوورەتە دووبارە بۆتەوە ئەوە تا کەواتە بێ پرسیارەکەی بە زیاتر بۆ ڕوونکەینەوە پێ بڵێن لە کوێیە هاتووە ئەسە بە نمونەڵێ ئەلف لام میم ئەلف لامە ئەمەی بۆ ڕوونکردنەوە کە ئەم وشانە بەم جۆرە و ئەژڵێ لەم سوورەتانەیە هەیە کەواتە بێ پرسیاری زیاتری لێ بکەیت تا وەڵامێکی دەقیقتر دەهاتێ بەڵام لە کاتێک تا گرۆک کە ئێمە تەنها پێماوە دەوشێ لە چەند سوورەتە یەکسەر پێی وتین دەین بۆ چات جی پی تی با بزانین لە چات جی پی تی وەڵامەکە چۆنە بێ ئەمە کۆپی کەین با بزانین چات جی پی تی چیمان جوابەیەتەوە ئەمیش هەر وەکو گرۆکەکە ئەم شەش سوورەتی بۆ ڕیزکردوین کە ئاڵێ لەم شەش سوورەتەیە هەیە بەڵام گرۆک پێنجی بۆ ڕیزکردن کەواتە وەڵامەکانیان ڕاستە نزیکە لەیەکەوە بەڵام ئەبێت زیاد لە چەند سەرچاوەیەک بەکاربێنی بۆ ئەو پرسیاری کە تۆ گەرتوی وەڵامێکی باشە دەست بگەوێت ئەم شەش سوورەتی هێناوەڵێ لەم شەش سوورەتەیە هەیە ئەچین بۆ کۆتا دانەیە لە کۆتا دانیانە پرسین کە کلاودە کلاود یەکێکە لە باشترینەکان وەگوتمان با بزانین وەڵامی ئەم چییە بێت ئەمە کلاود بزانین چیمان جوابەیەتەوە ما با کوردی یەکسەر جوابیینەوە 1 2 3 4 5 سوورەتی قورئانی پیرۆزی بۆ ڕیزکردوین کە ئاڵێ لەم سوورەتانەیە هەیە بەڵام لە کاتێکدا کە لە چات جی پی تی 6 دانی بۆ ڕیزکردوین
بۆ پشت ڕاستکردنەوەی ئەمانەش ئەبێ خۆمان بگەڕین ئەمە بزانین فعلەن وایە لە شەش سوورەتە هەیە ینی سەرچاوەیەکی تر ئەبێ بەکاربێنین بەڕاستی بۆ دەستکەوتنی وەڵامەکە ئەگەر دڵنیان ئامانجی من لێرە ئەوە بوو بتوانین ژیری دەستکرد تێکەڵی ئیشەکانمان بکەینە ژیانی ڕۆژانەیە بەڵام لە 100% پشتی پێ نەبەستین و سەرچاوەیەکی تر بەکاربێنین چونکە تا ڕادەیەک ژیان ئیشەکانمان بۆ ئاسانەکە بەڵام بۆی 100% بیسەرمێنینە بێ سەرچاوەی تر بەکاربێنین هیوادارم سوودی هەبوو بێ بۆ هەموو لایەک کاتێکی خۆش